گەرمە و قوڵە بێتەوە ئەڵێ ئێمە لەبەرەوەی بۆ نمونە خانمێک دەوری کەناڵێکی حیزبێکی پێەیە حیزبەکەی کاریان کاندیدێکی کافەتان ئەزانن بەردەوام ڕۆژنامە نووسەژنەکان وە پیاوەکانی بە هەمان شێوە لە کاتی کێشە و گرفتەکانە یاخود هەر حەدەسێک کە ڕوئەیە بەردەوام لە کاتە ڕووماڵکردنە دووچاری کێشە و گرفت زۆر ئەبنەوە و ئێمە بۆمان گرنگە لە لە دوور شێوازی جیاوازە و باس لە ئەو بەربەستانە بکەین کە بەردەم خانمانی ڕۆژنامەنووس ئەمڕۆ لە کایەی کارکردنیان لایەنێکیان ئەوەیە لە ڕووی ڕێکخراوەیەوە چۆنچۆنی ئەم بابەتانە تاوتوێکرێ یاخود کاری لەسەرەگرێ بۆ چارەسەرکردن یاخود وەکو کەیسێک لێ ئەوانن و ئەدرێتە دادگاکان یاخود نادرێتە دادگاکان لایەنێکی تری لە ڕووی ئەکادمیەوەیە کە خۆتان ئەزانن بواری ئەکادمی زیاترینی ئەو بابەتانە ئەگرێتەوە کە توێژینەوەکان توێژینەوەکانیش لە گۆڤارە زانستیەکانە دێتمان بڵاو ئەکرێنەوە واگاندن لە لای ژنان کوتان جۆرێکە لە عەشقیش خۆتان ئەزانن قوربانیدانی ئەوێت بەدواداچوونی ئەوێت ڕێدەکاری ئەوێت یەکێک لەو ئاستەنگە گەورانی کە بەردەم خانمانی میدیاکار لە بواری ئەکادمیا بێ یاخود لە بواری تەطبیقاتە بێت سەرەتا لە ماڵەکانەوە دەست پێ ئەکات هەر تاکو ئێستا و ئەمە جۆرێک یا ڕەوایەتیشی هەیە تاکو ئێستا خێزانەکان لە دڵنیابوون یاخود لا متمانەبوون بەو ناوەندەیە ئەلانیانەی کە هەیە خۆتان ئەزانن ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین هیچ شوێنێکی تریش یان هیچ نمونەیەکی تریش لەگەڵ هەرێمی کوردستانە مقارنە ناکرێت ناشتوانین مقارنە بکەین بەڕاستی بەبەروەی ئێمە تایبەتمەندی خۆمانمان هەیە وەکو هەرێمی کوردستان خۆتان ئەزانن لێرە ڕاگەاندنەکان بەتایبەتی دوای دروستبوونی دیجیتاڵ میدیاکان جۆرێک لە بێ سەرچاوەیی پێوە دیارە واتە سەرچاوەکەی دیار نییە سەرچاوەکەی لە ڕووی مادی لە ڕووی ئیدارەدانەوە بۆیە زۆر جار کە کاتێک کەسێک لە خانەوادەکە بڕیار ئەیە بچێتە هیچێک لەم کەناڵانە ئیش بکە بە جۆرێک لە نیگەرانی لای خانەوادەکە دروستە بێت لەبەرەوەی نازانێت ئایا ڕوبەڕووی چی ئەبێتەوە ئایا چۆن مامەڵە ئەکرێت چۆن مامەڵەی لەگەڵ ئەکرێ ئایا شخۆی پارێزراوە بێ کەسێکی پارێزراوە بێ بۆیە لێرە لەم لە هەرێمی کوردستانە لەسایی ئەم جیاوازیە یاخود لە سایی ئەوەی کە میدیاکان ئابەم شێوەیە وە گوتم سەرچاوەکەی دیارنیە ژنان ئاستەنگی زۆر گەورەی نەبینڕایانیەتە بەکەر عەقدێکیان بۆ ناردین کچەکە ئێوە من عەقدەکەی تریشم ئیمزا کردووە من سێ جۆرە عەقدەم ئیمزا کردووە کەواتە ئەمە یەکێکە لەو جۆرە تەنبیه هەڵچنینانەکە بە ژنان ئەکرێت زۆر جار ئەم عەقدە مەرجی هەڵوەشانەوەی تیا دیاری نەکراوە بۆیە زۆر جار هەبووە کە کچەکە ئەچێتەوە سەر دەوامە ئەو خانمە ئەچێتەوە سەر کاتی دەوامەکەی ئەبینێ عەقدەکەی هەڵوەشاوەتەوە یا پێیان تۆ عەقدەکەت هەڵوەشاندراوەتەوە بۆ کاری هەڵوەشاندنەوەی عەقدەکە زۆر جار ئەوەیە کە جۆرێک لە مساومەی سیاسی هەیە لە بینی ناوەندەکانی ڕاگەیاندنە خانمێکی میدیاکار هاوڕێی هەموومان بوو لەوانەیە پێخۆش نەبێ ئێستا ناوی بێنم لەبەرەوەی راپۆرتێکی کرد لەسەر سنوورەکان چۆن قاتل ئیشی قاچاقەتی و بە قاچاقبردنە بێت یەکێک بوو لەو خانمانەی جوانترین نمونەی کاری ڕاگەاندن بەڵام کەناڵەکەی هەر ڕۆژی دوای ئەوە دووری خستەوانێ کاتێک کە میگرانی وڵاتێکی دراوسی لێکەوتەوە ئەو راپۆرتە ڕۆژی دوای ئەو دووری خستەوەتی عەقدەکە دوای 17 ساڵ کارکردن عەقدەکەی هەڵوەشانەوە ئەو ژنە ئەوە بە دڵشکاوی هەر ڕۆی سەری خۆی هەڵدێت چۆن ئێستا لە لادەیەک نیشتەجێ زۆرن ئەو ژنانی ئەو خانمانی کە بەهۆی ئەو توندوتی ژێنە میداوە بەرامبەریانە کرد لە کەناڵەکانە عەشقی میدیا لە دڵی خۆیانە هەڵەگرن و سەری خۆیان هەڵەگرن ناوەندەکە بە تەواوەتی بەجێ هێڵن یاخود ڕووەکەنا جۆرێک لە کارکردنی میدیایی بە شێوەیەکی ئەکادمی یەکێک لەو مشکلە گەورانەیە ئەو تەنبیه هەڵچنینانە کە لە کاتی کارکردنی میدیاییە هەیە مەسەلەی موچەیە ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستانە میشە شانازی بەواکەین کە موچەکانمان یەکسانە بەڵام بۆ خانمانی میدیاکار موچەکان جیاوازە بۆ جیاوازە لەبەرەوەی خانمانی میدیاکار زۆر جار ناتوانن شەرسی شەوان بخوێننەوە هەندێک جار گونجیانە بن کە ئەمە یەکێکە لە مەترسیە حەقیقیەکان لەسەر خانمان لە بواری کارکردن نەکە لە میدیا چەند ناوەندێکی تریشەیە کە ژنان گونجیان بوون لە ئیشەکان دوور ئەخرێنەوانێ ئەمە لە چەندین شوێنی تریشەیە لە وەزارەتەکانی تریشەیە بەڵام لە وەزارەتی لە ناوەندەکانی ڕاگەاندن ئەمە زۆر بەرهەستا بەهۆی دووجانبوونەوە دوورەخرێتەوە یاخود ئەو مۆڵەتەی ئەیبرێتێ بەشی ئەوە ناکات کە بتوانێت بێت کردەوە سەرخۆی و بتوانێت کاری میدیایی بکات بۆیە موچەکان نایەکسان کاتێک کە موچەکە نایەکسانە بێ ئەم ژنە ڕوبەڕووی بەربەستێکی ترە بێتوانێت ئەویش ئەوەیە کە ئەوێت کارە میدیاییەکەی پەرە پێ بدە بەڵام ناتوانێت
لەم موچەیە پارەیەک تەرخان کا بۆ ئەوی مناڵەکەی بەرێ بۆ دانگێک یاخود بەخچێکی ساڵیان ئەنجا ئەم کاتانە دەست پێ ئەکرێکە لە ماڵەوە دانیشی باشترە من موچەکەی خۆتت ئێمە بەسمە چۆرە دەرەوە پارەی مادام هیچ دینارێکت پێ نامێنێتەوە کەواتە ئیترڕانیاندنی چی لە هەر شوێنێکی تر ئیش بکەی بوو ئەوەی ئەوە دەستەکەوێ ئەم ڕۆژانە ئەم تونند و تیژیانە با ناڵێن تونند و تیژی ڕۆژانە ئەم تەنگ پێ هەڵچنینانە فشارێکی دەرونی زۆر تون دەخاتە سەرمان بۆچی ئەم کارت هەڵبژاردووە ینی بۆیە کێشەی سەرەکیی ئەمە ئەوەیە کە بربەستەکانی بەردەم ژنانی ڕۆژنامەنووس لە کاتی ڕووماڵی هەڵبژاردنەکانە چییە؟ ئەو پرسیارانەی کە ئێمە ئاراستەمان کردووە و لە ناو توێژینەوەکە خستمانەتە ڕوو ئەوەیە کە زیاتر هۆکارەکانی ئەو بربەستانەیە ئەو کێشانە چین چ کاریگەریەک ئەکا لەسەر ئەدای کارکردنیان ئایا ئەم بربەستانە وایان لێ کات کە پشیمانبنەوە لە کاری ڕۆژنامەنووسی و چەند پرسیارێکی تر و ئامانجەکانیش بە هەمان شێوە ئەمانەیە وەڵامی ئەوە بزانین کە کێشەکان چین بربەستەکان چین تاوکەری کێشەکانە ئەم توێژینەوەیە بە میتۆدێک کراوە میتۆدێکی زانستی ئەویش میتۆدی چۆنێتیە توێژینەوەکە خۆی توێژینەوەیەکی جۆریە کەیفی چۆنێتیە بە شێوازی مقابلە یان ئینتەرویو و چاوپێکەوتن بە سامپڵێکمان وەرگرتووە سامپڵەکە بریتە لە ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی جۆرە و جۆری ناو دەستگاکانی ڕاگەاندن بە دیجیتاڵەکان و بە تەلەڤیزیۆنەکان یاخود بڵین کەناڵەکان لە شاری سلێمانی و هەولێر و هەڵەبجە و ناوچە جیاوازەکان ئێمە ئەمانەوێ باسی ئەو بکەین کە ئەو پرسیارانی کە ئاراستەی خانمانمان کردووە لە ئەنجامی ئەوە ئێمە چەند لە ئەنجامی پرسیارەکانە چەند بربەستێک هاتوتە ڕێ ڕۆژنامەنووسانی خانمان لە ئەنجامی ئەو پرسیارانەی کە ژمارەیەکی زۆر پرسیارمان ئاراستە کردوون ئەمانێ بزانین بربەستەکانیان چییە بربەستەکان کە ئەوان بە زۆرینەی دڵ ئەو بربەستانەی کە کۆکن لەسەری و دیاریان کردووە ئەوەیە کە ئەم خانمە ڕۆژنامەنووسانە بەرکەوتنیان مادەم کاری مەیدانی ئەکەن زیاتر ئەو خانمانی کاری مەیدانی ئەکەن ڕوبەڕووبوونەوەیان هەیە لەگەڵ خەڵکە لەگەڵ شەقامە ڕوبەڕووبوونەوەیان هەیە لەگەڵ کاندیدەکانە ڕوبەڕووبوونەوەیان هەیە لەگەڵ حیزب سیاسیەکانە بە تایبەتیش لە کاتی ڕووماڵی هەڵبژاردنەکانە ئێمازانین کەش و هەوای هەڵبژاردن گەرمە و حیزبەکان ململانێ لە نێوانیان نایە و ئەگەر هەیە زۆر جار ئەمە بینین پێدادان ڕوئەیە و یعنی لەم ناوەندەیە ڕۆژنامەنووسان کارەکان قورستر ئەبێ وەک لە کەش و هەوایەکی ئاساییە کە ڕووماڵ بۆ بابەتێک یا شتێکی تر بکەین ئەو بە حکمی ئەوەی کە خانمان زیاتر ئەو کارە مەیدانی ئەکەن ڕوبەڕووی کۆمەڵگە ئەبنەوانەیە یەک دووش ڕوبەڕووی لەگەڵ خێزانەکانیانە کێشەیان هەیە وەکو هەناخانیش ئاماژی پێکرد ینی لا یەزال ئێمە توێژینەوە زۆر ئەکرێت کەیسەکان ئەبرێنە سندیکا ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی تر بۆ چارەسەرکردن و زۆریش لە ڕێی شاشەکان و تەلەڤیزیۆنەکان و قسە لەسەر کێشەی خانمان زۆر ئەکرێت لە ناو خێزانەکانیان و لەگەڵ ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ کۆمەڵگەیە بەڵام ئێستش لا یەزال ئەم کێشەیە هەر بەردەوامە لا یەزال ئەم کێشەیە هەر بەردەوامە خانمان ڕوبەڕووی کۆمەڵگە ئەبنەوە ڕوبەڕووی کەسانی کە بنەوانێ لە کاتی بەخشی ڕووماڵی ڕاستەوخۆیە بابەتێک ڕوویە کە نامانەوێت ئێستا زیینویکەی نەوانێ لەگەڵ مامۆستایەکی زانکۆیە یەکێک لە خانمە ڕۆژنامەنووسەکانی دیجیتال میدیایە بوو لە بەخشی ڕاستەوخۆیە تۆڕەبوولەی و دواییش ئەشبوونەوەیەک ڕوویە لە درێژەی کارەکانی 16 ڕۆژی بەرگاربوونەوەی توندوتیژیە سەنتەری یەکسانی جێندەری کۆمەڵە چالاکی هەبوو بۆ ئەمساڵ بە چالاکی هونەری و پانێڵی زانستی بووە لە پانێڵ زانستیەکانمانە بەشیکردنەوەی چەمکی توندوتیژی دەستمان پێ کرد و لە پانێڵی دۆمانە ئەمانەیە جەخت بخەینەوە سەر ئەوەی کە ئایا ژنە ڕاگەاندنکارەکان چ جۆرە توندوتیژیەکان بەرامبەر ئەکرێەوە ئەو بربەستانی کە لە کاتی کارەکانیانیانە بەردەمیان و لە تەوەرێکیانە بە تایبەتی لە ڕووماڵی هەڵبژاردنە بانگەشەی هەڵبژاردنەوە و تەوەرەکەی تریان بە شێوەیەکی گشتیە ئامانجی ئێمە لە ئەم کارانە ئەوەیە کە بڵێن توندوتیژی لە هەموو سوچ و بەنایەکی ئەم نیشتیمانەمانە بەرجەستە ئەبێ بە تایبەتی بۆ ئەو ژنانی کە زۆر دەرئەکەون و بە
پلەی یەک بۆ ژنە ڕاگەاندن کارەکانە کە بەرکەوتەی ڕاستەخۆیان هەیە لەگەڵ هەموو کایەکە و لەگەڵ هەموو بوارێکە.